پەیامێک بۆ کچان ئەی کچ ئەگەر دەتەوێت مێردێکی مەرد و جوامێرت دەست بکەوێ و وەفادار بێ بۆت و ببێتە مای شانازی بۆت نەک شەرمەزاری بۆت مێردێکت هەبێ مایەی شانازی بێ بۆت نەک شەرمەزاری بۆت ئەوە قەت چاوت لە حوبحوبێنە و خۆسوکردن و خۆعرزکردن نەبێ قەت چاوت لەوانە نەبێ بەڕێزان کاتێک کە قورئان دەخوێنینەوە یەک وشەی قورئان دەرسە حتا مێژووی مرۆڤایەتی دەمێنێت تا دوا مرۆڤی سەرەم زەویە کاتێک لە قورئانی پڕبەرەکەت و بەخششە باسی ئیمرأەت العەزیز دەخوێنینەوە ژنی عەزیزی میسر کە گوایە شەیدای جوانی یوسف بوو کە خزمەتکاری بوو لە ماڵەکەی خۆیدا گوتی قالت هەیتە لەک ئەم دێڕە قالت هەیتە لەک ئەم چەند وشەیە حتا قیامەت دەمێنێتەوە وتی وەرە هەموو شتێک ساز و ئامادەیە وەرە ئامێزمەوە هەموو دەرگا داخراوە خەمی هیچن نەبێ ئەمە نەگەیشت بە دڵخواست بەڵکو چی بوو حەیای چوو ئابڕووی چوو کەسایەتی دۆڕا ژیانی لێ تاڵ بوو شەوی ڕووناکی لێبوو بە شەوی تاریک بڕواتان هەبێ کچانی بەڕێز هەر کچێک ئەمە دروشمی بێ قالت هەیتە لەک لەوە چێ بڵێ مامۆستا لە ژیاندا ئەو دیێڕم هەر نەشزانیوە یان لە قورئانیشا قورئان خوێن نەبووم نەمبیستووە بەڵام بە کردار جێبەجێت کردووە هەر کچێک خۆی ڕوت کردەوە باشە معقولە لە چلەی زستانە تەنورە لەسەر و ئەژنۆتەوە بێ هەموو سنگ و لەشت بە دەرەوە بێ بنباڵت لە هاوین و لە زستانە بە دەرەوە بێ باشە ئەمە دینەکەت پێت دەڵێ خۆتە دڵی موسڵمانم ئەڵێ نەوەڵڵا ئیسلامی من نەهی لەوە کردووە ئەی باشە کولتوری ڕەسەنایەتی کوردەواری پێت دەڵێ نەوەڵا کولتوری ڕەسەنی کوردی ئەمەی تێدا نییە ئەی نەنک و دا گەورە و دا پیرە دوابوون ئەڵێ نەوەڵڵا ئەی باشە تۆ لە غەربا گەورە بوو یان لە وڵاتێکی موسڵمانە وەڵا لە وڵاتێکی موسڵمانە بەڵام مەی تۆ دێکی لە غەربیشە لە ڕۆژئاواشان ناکرێ ئەمە بە کردار و توتە قالت هەیتە لەک خەڵکینە کوڕینە وەرن سەیرم کەن جەستەم بکڕن وەرن ئامادەم بەڵام سەرنجامت وەکو ئیمرأەت العەزیز دەبێ وەڵڵاهی ڕۆژی دڵناکت دەبێتە شەوی تاریک دڵنیا بە وەکو ئەو حیات دەچێ وەکو ئەو ناگەی بە مراد وەکو ئەوی ناگەی بە دڵخواز وەکو ئەو بە هیچ ئامانجێکرد ناگەی قورئان ئەم پەیامەی لە قالت هەیتە لەکدا بە گوێی کچانی موسڵماندا حتا قیامەت بۆیە لە قورئانە خۆ قورئان حیای کەس نابە خۆ قورئان نەهاتۆ باسی ژنەکەی ئیمرأەت العەزیز وەکو حیکایەت بژاڕێتەوە پێمان دەڵێ قالت هەیتە لەک لە تۆی موسڵمان ناوەشێتەوە کچی موسڵمان ئەگەر دەتەوێت مێردێکی مەرد و جوامێر و وەفادارە دەستکەوێ شەرمەزار نەکا و ببێتە مای شانازی بۆت ئەگەر لە خۆت بێ خۆت سوکەڵە مەکە